دەچینە گەرمیان لەوێ کۆمەڵە گەنجی کورد گروپێکیان دروست کردووانە یان ناوە گروپی کێودەستانی کوردستان. کاری ئەم گروپاوەیە دەچن بەنێو کێو و شاخەکانی کوردستانە دەگەڕێن ڤیدیۆ و وێنەی زۆر سەرنجڕاکێش و جوانی ئاژەڵە کێویەکان و سروشتە جوانەکە دەگرن و بە هەموو جیهاندا بڵاوی دەکەنەوە. نیعمەت مەلۆ سەرۆکی گروپەکەیە لە ساڵی 2018 گروپەکەیان دروست کردووە. نیعمەت دەڵێ مەترسی هەیە لە ناوچوونی ئاژەڵە کێویەکان بەتایبەتی بەهۆی ئەوەی کە ڕاوی هەمەڕەکی و ڕاوی نایاسایی هەیە. لەم فیچەرەدا دیمەنی جوانی ئاژەڵە کێویەکانی کوردستان دەبینین. ئێمە وەکو گروپی کێودۆستان ئێمە پێکاتوین لە 4 ئەندامی دائیمی. گروپەکەمان لە ساڵی 2018 دامەزران هەستکردن بوو بە ئەو فراغەی کە هەیە لە ناوچەی گەرمیاندا بە تایبەت و لە کوردستانیشا بگرە بە گشتی کە ژیانی کێوی ئەمان بینا لە ڕوبەڕووی مەترسی دەبوویەوە، ڕوبەڕووی ڕاوکردن دەبوویەوە، ڕوبەڕووی دارستانەکان ڕوبەڕووی بڕین و سووتان دەبوویەوە. بۆیە ئێمە خۆبەخشانە هاتینە مەیدان بێ ئەوەی هیچ فەندێکمان هەبێ لە هیچ لایەنێک و یان هیچ ڕێکخراوێکەوە. ئیشمان لەسەر ئەوە کردووە کە ژیانی کێوی بە تایبەت و ژینگە بە گشتی بپارێزین. مەسەلەن بۆ نمونە ئاسکی گەرمیانی کە دەگمەنترین گیاندارە لە گەرمیان تەنها بوونی هەیە و بگرە لە جیهانیشە ڕوبەڕووی مەترسی لە ناوچوون بۆتەوە. هەوڵماندا ئەم گیاندارە بپارێزین. لە پاڵ ئەمەشا هەوڵماندا بۆ پاراستنی ژینگە بەگشتی، بۆ نمونە ژینگەی ڕووباری سیروان کە بە نیشتیمانی گیانداری کێوی داهەندرێنە ناوچەکە و ئێستاش ئێمە گروپەکەمان بەردەوامین لە خزمەتکردنی ژینگە. بۆیە ناومان نەناوە گەرمیانیان کوردستان، چونکو کێودۆستان بۆ هەموو کوردستانە. خزمەتی ژینگە ئەکا لەکوێ پێویست بێ ئێمە خزمەتەکەین، لەکوێ سروشت و ژیانی کێوی پێویستی بە هاوکاری بێ و پێویستی بە فریاکەوتنی ئێمە لەوێ ئەبین. ئێمە وەکو گروپی خۆمان سەرەتای وەرزی هاوین یەکێک لە کارەکانمان ئەوەیە کە سەردانی ناوچەکانەکەین بە تایبەت دەشتایەکانی گەرمیان ئەوانە پێویستیان بە ئاودابینکردنە بێ. کارێز هەیە لە ساڵێکا پاکمان کردوتە دووبارە یایەکی زۆر قەوزەیەکی زۆری تێچووە. ئێمە دووبارە سەردانی ئەو شوێناناکەین و دووبارە هەم دەرێدەینەوە بۆ ئەوەی ئەو ناوچانە ئاوی کەمە. یعنی ئەوە دڵخۆشیە جاریوە هەبووە کە ئێمە لە دەشتایەکی زۆرە کارێزێکمان دۆزیوەتەوە سنوورێکی ئاوەدان کردوتە بۆ ئەو ئاژەڵە کێویانە. بەشێکی وێنەگرتنی من وەکو گروپ بڵین ئاشناکردنی ئاژەڵە کێویەکانە بە خەڵکی خۆمان، خەڵکی دەروی خۆمان. ئێمە لە هەر کوێ بێ سروشت پێویستی بە ئێمە بێ بۆ ئەوەی کە ئاژەڵە کێویەکان پێویستیان بەوە هەبێ ئێمە لە هەر کوێ هەبێ حەزەکەین خزمەت بکەین. کار و چالاکی ئێمە مەحدودە، ئێمە ناتوانین هەنێ کار هەیە ناتوانین ئەوە ئەتوانین لە ڕێی کامیرەکانمانەوە بە وێنەیەک بێ یاخود ڤیدۆیەک بێ ئێمە بڵاوەکەینەوە لای خۆمان و ئەوە لایەنی پەیوەندیدار بتوانێت ئیشی لەسەر بکە. بەپێی ئامارەکان لە 180 گیانداری کێوی و بە تایبەتی ئاسک لە ناوچەی گەرمیانە بۆ لە ناوچوون دەچن. هۆکارەکەیشی دوو هۆکار هەیە، هەم سروشتی و هەم مرۆیی. مرۆیەکە ڕاوکردنی نایاسایی، ڕاوکردنی هەرەمەکی، ڕاوکردنیکی زۆر لە ناوچەکە کراوە. بەڕاستی ئەمە هۆکارێک بۆ و هەروەها ژینگەیەکەیش خۆی لەوە ئەگرێتەوە لە کەمبارانی وشکە ساڵی سوتانی گژوگیاکان کەوا بەردەوام ساڵانە لە ناوچەکە ئەسووتێت. ئەمانە هۆکارن بۆ لە ناوچوون و هەروەها جاردەیەکی تریش زۆر بڵاو بۆ تۆ ئێستا ئەوش تەلبەندکردنی سنووری عێراق و ئێرانە کە لە مەندەلیەوە دەستی پێ کردووە هەتاوەکو قەندیل و ئەوانە ئەڕات. بەڕاستی ئەمە بێتە هۆکارێکی ئەوەی کەوا ئاسک لە گەرمیانە ئەکاتە دوو بەشەوە، هەروەها لە جۆرەکەی کەم ئەکات لەبەر ئەوەی ناوچەی گەرمیان هاوسنوورە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەو تەلبەنە وا لە ئاسکەکان ئەکات ئەگەر بچنە ئەو دیوە بە ئاسانی تر ناتوانن بگەڕنە دیاوە، لە یەکدا ئەبڕێن لە ژمارەیان کەم ئەکات و بەرە لە ناوچوونەچن.